ئەو شوێنەی کە لە بۆ حاجیانی کوردستان گیراوە بە بەراورد لەگەڵ ئەو شوێنەی بۆ حاجیانی عێراق گیراوە زۆر فەرقی هەیە. خەڵکی ئێمە بەدا هەتا 15 دقە بە پێ دەتوانی بگاتە ئەو شوێنەی کە مەبەستە فەریزە و ئەرکە پیرۆزەکانی تێدا ئەنجامدا، بەڵام حاجیانی عێراق لەوانەیە بە ئۆتۆمبیل بە نیو سەعاتیش نەگەنە ئەو شوێنە. خاڵی دووەم ئەوەیە کە هەر سێ وەجبەی خواردن بە باشترین شێوە لە بۆ حاجیانی کوردستان دابین کراوە، بەڵام ئی عێراق تەنها 2 وەجبەیە. خاڵە چتر ئەوەیە کە حکوومەتی عێراق لە پارەی سیادی لە پارەی حاکیمە کە بەداخەوە نایدەنە کوردستان بەشێک لە پارەی تەخسیس کردووە بۆ ئەو مەبەستە. بۆیە ئێمە ئەو پارەی کە وەرگیراوە دڵنیای حاجیانی کوردستان دەکەمەوە بڕوا بەوە بکەن کە ئێمە پارەی تری حکوومەتیش لەسەردادنین یەڵا بتوانین فەریزەکە بە باشترین شێوە بۆ خزمەت حاجیان ئەنجام بدەین. ئەی دلم هەندی دنیا هەمی خۆشە هێوە دەزانم ئەو سعاتەی لەدایک بوومە. ئای لە ئومەتی محەممەد دەکەم ئەوی نخۆشە ئەوی ساغی شار ساختە دەبێت نخۆشە خوای شوای دا و من خوای گەورە عیبادەتی گەورە خوای گەورە دەکەین ئینشەڵڵا دوعا بۆ جەمی ئومەتی محەممەد دەکەین. خدا بە نسیبی هەموو بستورمانێکی بکە خدای گەورە جەمی ئومەتی محەممەد.